سەر لە نوێ قسەکردن لەسەر داڕشنەوەی دەستوری تورکیا لەلایەن پارتی داد و گەشەپێدانی دەسەڵاتدارەوە بە گەرمی دەستی پێکردوێتەوە. لە یەکەم وتاریدا دوابەدای هەڵبژاردنە پێشوەختەکەی تورکیا، ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا ڕایگەیاند دوابەدوای هەڵبژاردنەکانی یەکی تشرینی دووەم تورکیا پێویستی بە یەک هەڵوێستی نیشتیمانی هەیە. لەبارەی پرۆسەی ئاشتی و چارەسەرکردنی کێشەی کورد لە تورکیا، ئەردۆغان ئاماژەی بەوە کرد هیچ کەسێک نوکۆڵی لە بوونی کورد لە ناو دەوڵەتی تورکیادا ناکات و هەموو کەسێک دەتوانێت ناسنامەی نەژادی خۆی و کەلتوری خۆی پیادە بکات. ئاماژەی بەوەش کرد داڕشنەوەی دەستوری تورکیا دەبێتە کاری سەرەکی حکوومەتی نوێی تورکیا و گرنگترین داواکاری دەنگدەرانی هەڵبژاردنەکانیش بووە. سەرۆکۆماری تورکیا ڕاشیگەیاند لەو کاتەوەی کە بووەتە سەرۆک وەزیران بابەتی هەموارکردنەوەی دەستور لە تورکیا خواستی یەکەمی بووە، وتیشی پێویستە ئۆپۆزیسیۆن و حکوومەت لەو ڕۆوە هەماهەنگی یەکتر بکەن. پارتی داد و گەشەپێدانی دەسەڵاتدار لە هەڵبژاردنە پەرلەمانیەکەی یەکی ئەم مانگەدا 317 کورسی پەرلەمانی بەدەستهێنا. هەموارکردنەوەی دەستوریش پێویستی بەوەیە 13 پەرلەمانتاری تر پشگیری لە پرۆژەی پارتی داد و گەشەپێدان بکەن و دوای ئەوە هەموارکردنی دەستور بخرێتە ڕاپرسی گشتیەوە. لە کاتێکیشدا ئەگەر 367 پەرلەمانتار کە دەکاتە 2/3 ژماری پەرلەمانتاران ڕەزامەندی نیشان بدەن بە گۆڕینی دەستور، ئەوە پێویست بە ئەنجامدانی ڕاپرسی گشتی ناکات. مەبەستی سەرەکی پارتی داد و گەشەپێدان و ڕەجەب تەیب ئەردۆغان لە گۆڕین و هەموارکردنەوەی دەستوری تورکیا گۆڕینی سیستمی حکومڕانیە لە پەرلەمانیەوە بۆ سەرۆکایەتی کە ئەردۆغان لە وتارەکەیدا ئاماژەی پێدا و لە بەرژەوەندی تورکیا ناوی برد. بەڵام هەرزوو پارتی دیموکراتی گەلان هەدەپە دژایەتی خۆی بۆ گۆڕینی سیستمی سیاسی نیشاندا و ڕایگەیاند بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەو بابەتەدا نین. لای خۆشیەوە سەلاحەدین دمرتاژ هاوسەرۆکی پارتی دیموکراتی گەلان هەدەپە ڕایگەیاند تورکیا پێویستی بە دەستورێکی نوێ هەیە، بەڵام ئامادە نین بە هیچ شێوەیەک لەسەر گۆڕینی سیستمی سیاسی لە پەرلەمانی و بۆ سەرۆکایەتی گفتوگۆ بکەن. دەمرتاژ وتیشی لەگەڵ سیستمێکی پەرلەمانی دیموکراتیدان و دەیانەوێت سیستمی خۆ بەڕێوەبەرێتی دیموکراتی لە باکووری کوردستاندا جێبەجێ بکەن. ئەگەر پارتی داد و گەشەپێدان ئاکەپا لەگەڵ پارتی بزوتنەوەی نەتەوەپەرستدا مەهەپە کە خاوەنی 40 کورسی پەرلەمانە ڕێک بکەون، ئەوە دەبێت دەستور بخرێتە ڕاپرسی گشتیەوە، چونکە کورسیەکانیان بەشی ئەوە ناکات لە ناو پەرلەماندا بتوانن دەستور هەموار بکەنەوە. بەڵام ڕێکەوتنی ئاکەپە و مەهەپە مانای دەستپێکردنەوەی شەڕ و پێکادانی کورد و سوپای تورکیایە، چونکە مەهەپە دژایەتی دانوستان و گفتوگۆ لەگەڵ کوردەکان دەکات. بەرژەوەندی مەهەپە لە ڕێکەوتنی لەگەڵ ئاکەپەدا لەوەدایە کە پارتەکەی پارێزراو دەبێت و چیتر ئاکەپە هەوڵ بۆ دابەشکردنی ئەو پارتە نادات کە لە ماوەی ڕابردوودا ئاکەپە چەند کەسایەتیکی دیار و دەنگدەرانی مەهەپەی بەلای خۆیدا ڕاکێشاوە. ئەگەری ئەنجامدانی ڕێکەوتنی سیاسی لە نێوان پارتە سیاسیەکانی تورکیادا بۆ هەموارکردنەوەی دەستور و گۆڕینی سیستمی سیاسی ئەگەرێکی دوورە، چونکە لە هەڵبژاردنەکەی حوتی حوزەیراندا کە ئاکەپە شکستی هێنا و نەیتوانی دەنگی پێویست کۆ بکاتەوە بۆ ئەوەی بەتەنها حکوومەت پێک بهێنێت، هیچێکێک لەلایەنەکانی تر بە هەدەپەشەوە ئامادە نەبوون هاوپەیمانی لەگەڵدا بکەن و کابینەی نوێی حکوومەت پێک بهێنن. بەو هۆیشەوە سەرۆکۆماری تورکیا داوای ئەنجامدانی هەڵبژاردنی پێشوەختی کرد. کاروان شێخ موحسین، NRT.